دیارە باس لە داهاتووی دینار و دراو دەکەین لە عێراقدا. بانکی ناوەندی عێراق ڕێککەوتنی لەگەڵ بانکی فدراڵی ئەمریکا ڕاگەیاندووە بۆ جێبەجێکردنی سیستمی نوێی حواڵە و دەژێت لە ساڵی داهاتووە مامەڵە بازرگانیەکانی ناوخۆ دەکرێتە دینار و هاوکات یەکەم کۆبوونەوەی سوودانی دوای گەڕانەوەی لە ئەمریکاش تایبەت بووە بە با بڵێن دینار و دراوەکان لە عێراقدا. ئەمە چ کاریگەریەک بەجێ دەڵێت؟ ئایا ئەم چەند ڕۆژە کە بەهای دینار بەرز بۆتەوە و لە بەرامبەریدا بەهای دۆلار با بڵێن نزمتر بووە، ئەمە تا کەی بەردەوام دەبێت و کەی لە عێراقدا دەتواندرێت لە بازاڕەکاندا بەهای دینار بەو نرخە بێت کە بانکی ناوەندی دیاری کردووە بتوانن لە بازاڕەکانیشدا بەو نرخە مامەڵی پێ بکرێت. تایبەت بم بابەتە ئابوووریانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەوزاد مەجید مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بە شێوەیەکی گشتی ئەگەر وێنە گەورەکە باس بکەین داهاتووی دینار و دراوەکان لە عێراقدا چۆن دەبینن؟ سلااو لە ئێوە و سلااو لە بینەرانی خۆشەویست و بەیانی هەموو لایەکتان باش. ئەوەی کێشە و ئاریشە گەورەکەی کە لە عێراق توانا و سەیتەرەکردنی یا پارێزگاریکردن لە دیناری عێراقی بۆتە ئاریشەیەکی گەورە و بانقی مرکزی بە هەموو تواناکانیەوە بە هەموو بڕیارەکانیەوە ئەمە لە ماوەیەکی دوور و درێژ لە چەندین بڕیار و ڕاستپاردە و بڕیاری گرنگ دەدا بۆ دابەزاندنی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بۆی پارێزگاری لە بەهای کڕینی دینار بکە خۆشی ڕایەکەی لە دەستنەدا، بەڵام تقریبەن سەرکەوتونە بە لە هەوڵەکانی و لە بڕیارەکانی. بەڵام ئەوەی ئەو جارە فشارێکی نێودەوڵەتی و بانکی فدرالی ئەمریکا و بانکی مرکزی فشارێکی گەورەی لەسرە بۆ ئەوەی بانکی مرکزی عێراقی بەهای دیناری عێراقی پارێزگاری لە قوەشی ڕایەکەی بکە بۆی ئێندەی تردانە بەزێەوە ئەم جۆرە جیاکاری و جیاوازیە لە نێوان دینار و دۆلار لە بازاری ڕەش و لە بانکی مرکزی کە نرخی فەرمی 100 دۆلاری ئەمریکی ئەم جۆرە جیاوازیەکی ئێجگار گەورەیە و گومانی زۆر دروست دەکا کە پارەیەکی زۆر لە عێراق بە نایاسایی بە لە ڕێگای سپیکردنەوەی پارە دەبردرێتە دەرەوەی وڵات و بانقێکی زۆریش لەم بابەتە سزایان دراوە خرانە لستی ڕەشەوە و دەبینین ئێستا بەشێک لە مەکاتبە حەواڵەکان شوێنی ئەم بانقانیان گرتوتەوە پارەیەکی زۆری هاوڵاتیان یا حکوومەتی عێراق لە منفەزەکانەوە بەرەو دەرەوە دەچێت جا بە چەند ڕێگایەک دواتر قسەیان لەسەرەوە دەکەین. باشە دکتۆر، دیارە کە بانکی ناوەندی عێراق ڕێککەوتنی لەگەڵ بانکی فدراڵی ئەمریکا ڕاگەیاندووە بۆ جێبەجێکردنی سیستمی نوێی حواڵە. ئەمە کاریگەریەکەی چی دەبێت؟ دەکرێت بڵێ بەو شێوەیە دەبێت کە بەهای دینار جێگیر دەبێت یاخود بەو نرخە دەبێت کە پێشتر بۆی دیاری کراوە؟ ئەم بڕیارەی بەم دوایە نوێ نییە و عێراق زۆر جار هەوڵی داوە بڕیاریشی داوە بۆی مامەڵەکانی ناوخۆی عێراق ببێتە دینار و دوور بکەونەوە لە دۆلاری ئەمریکی و لە عملە بیانیەکانی تر، بەڵام هاوڵاتیان تا ڕادێک پابەت نابن بە بڕیارەکەەوە، چونکە ڕاستەوخۆ هاوڵاتیان ڕاهاتوون لەگەر مامەڵە گەورەکانیان بە دۆلاری ئەمریکی، چونکە هەر لە کڕینی ئۆتۆمبیل و خانوبەرە و زەوی و ڤێلا و هەتا کەلوپەلی ناوماڵیش بە دۆلاری ئەمریکیە، چونکە ئێمە بازرگانەکانی ئێمە چونکە وڵاتێکی ڕاستەوخۆ ئێمە مستەخدەمی ڕاستەوخۆ ئەو کەلوپەل و کاڵا و پێداویستیانە لە دەرەوەی عێراق هاوردە دەکەین، بۆیە گۆڕانکاری لەسەر دۆلاری ئەمریکی ڕاستەوخۆ کاریگەری دەبی لەسەر داهاتی هاوڵاتیان لەسەر کڕین و مامەلەکانی هاوڵاتیان، چونکە ئەم بەرز و نزمی دۆلارە وا دەکات هەر ڕۆژە و نرخێک بێ کالوپەل و کاڵاکان گۆڕانکاری بەسەردادێ. بەڵام ئەو بڕیارەی ئەو جارە من پێم وایە کاتی پێویستەوە بە ئاسانی جێبەجێ ناکرێ، بەڵام تەسیر و کاریگەری دەبی لەسەر دابەزاندنی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی، چونکە دۆلاری ئەمریکی نەوعانمە بەپێی دەستوریش بەپێی دەستوری ئەم وڵاتێک خاصەتەن عێراق لە دەستور هاتووە مامەلەکردنی ناوخۆی عێراق و بە هەرێمی کوردستانی شەوە دەبێت دیناری عێراقی بێوە مامەلە دراوە بیانیەکان بە هەموو شێوێک قەدەغەیە. ئێمە دەبینین لە زۆربەی وڵاتان تەنها 100 دلار بۆ خورد ناکرێتەوە لە بازار، ینی هاوڵاتیان وا ڕاتون تەنها عملەکانی خۆیان بەکاربێنن، بەڵام ئەوەی ئێمە متمانەمان بە دیناری عێراقی هەڵوەریوە و ئەو جۆرە
کاریگەریەی لەسەر نابێەوەی ئەمەش دەگەڕێتەوە چەند هۆکارێک لە ڕووی قەبارەوە کە دیناری عێراقی قەبارەکەی زۆرە مامەلە گەورەکان بە دیناری عێراقی تۆزێک ئەستەمە بەڕاستی و لە دەستدانی متمانەی بانقەکان لەلایەن هاوڵاتیانەوە. ئەمە وای کردووە هاوڵاتیانی ئێمە کەمتر متمانەی بە دیناری عێراقی بێ هەر لە سەرەتای شەڕی کوێتەوە دواتر بەم قۆناغانەدا تێپەڕێن و ئیفلاسبوونی بانقەکان ئەمە وای کرد هاوڵاتیان کەمتر متمانیان بە دیناری عێراقیە بێ وەکۆی متمانیان بە دۆلاری ئەمریکی باشە. کەواتە دکتۆر دەکرێت ئەوە بڵێن کە جارێکی دیکە بەهای دینار نزم دەبێتەوە و دۆلار لە بەرامبەریدا بەرز دەبێتەوە یاخود پەیامەکە بەڕوونی چی دەبێت؟ من دڵنیام نرخی دۆلاری ئەمریکی بەم شێوازە ناکرێ و تاسەر نابی و لە هەموو لێدوانەکانی خۆشم زەختم لەوە کردوتەوە کە دۆلاری ئەمریکی دەبێتەوە نرخە فەرمیەکەی بەڵام ڕەنگە 132 نەبی تا 135 مەجای هەیە بەڵام ئەوەی ئێستا دەگوزەرێ لە عێراق ئەوەی ئێستا دەگوزەرێ لە عێراق بەڕاستی ئاماژەیە بۆ دادۆشینی ئەم میلەتە دادۆشینی اقتصادی ئەو وڵاتە بردنە دەرەوەی دۆلاری ئەمریکی بە گوژمەی گەورە بەڵام ڕەنگە درک بە هەندێک مامەڵەی دارایی نەکەن. ئەم دراوی ئەلکترۆنیە کە هاتووە بەشێکی زۆری زیانی لە عێراقداوە بۆی بە ئاسانی دۆلارە ئەمریکیەکانە ئەو عملە بیانیان نێبیانەوە بە ئاسانی ڕەوانەی دەرەوەی دەکەن بەبێ ئەوەی وەسیت لە بینیان هەبی نێوەنگیری لە نێوان حواڵەکار و ئیسلامەکە مستەلیمەکە هەبێت. ئەمە وا دەکات ئەم پارەیە بە ئاسانی لەلایەن بەرپرسانی نابەرپرس کە بە گەندەڵی بەدەستکەوتووە و لەلایەن بازرگانان کە بە گەندەڵی دەست دەکەوێت بە ئاسانی بردرێتە دەورەوە. کەواتە دکتۆر دەکرێت بڵێ تەواوی هەوڵەکان و ئەم هەواڵە دڵخۆشکەرانەی کە لەم چەند ڕۆژەدا هەیە بۆ بەرزبوونەوەی بەهای دینار با بڵێ زۆر بەهێز نابێت بۆ نزمبوونەوەی بەهای دۆلار؟ من پێم وایە بە تەدریجی دەبێت بەڵام بڕیارەکە بڕیارێکی گرنگە ئەم سەکۆی ئەلکترۆنیە یان ئەم سەکۆی سویفتە کە بازرگانان لەم ڕێگەیەوە پارە وەردەگرن و لەم ڕێگەیەوە بە گوژمەکانیان کەلوپەل و کاڵاکانیان بەدەستدێنن ئەمە دەبێتە ڕێگریەکی تەواو لە سەتانەوەتی بردنە دەرەوەی دۆلاری ئەمریکی بە نایاسایی ئەم سەکۆ ئەلکترۆنیە وا دەکات بەڵام ئەوەی فشاری ئەمریکایە لەسەر عێراق و لەسەر بانقی مرکزی چالاکردنی سەکۆی ئەلکترۆنیا و کەمکردنەوەی ڕۆتینی ئەلکترۆنیا بۆی بازرگانەکانی ئێمە ئەم کەلوپەل و کاڵا و پێداویستیانەکە لە دەرەوەی عێراق دەینن بە ئاسانی پارەکانیان بگاتە دەست بۆ ئەوەی فشاریان نەسێتە سەر مەجبور نەبن لە بازاری ڕەش دۆلاری ئەمریکی بکردنەوە و کەلوپەل و کاڵاکان بۆ ئێمە بێنن کە ئەم جیاکاریە یا ئەم جیاوازی لە نرخە دەکەوێتەوە سەر ئەستۆی هاوڵاتیان کە لەم بار و گوزەرانە خراپەی تێدا ئێستا گوزەر دەکەن بە ئەم جیاوازی نرخە گرانی نرخە و هەڵاوسانی نرخەکەش هەموو تۆڵە دەکرێتەوە لەسەر شانی هاوڵاتیانی کەم دەرامەتی ئەم وڵاتە. باشە دکتۆر هەڵبەتە پلان هەبوو کاتێک کە سوودانی سەردانی ئەمریکای کرد سەردانی کۆشکی سپیش بکات تاکو هەندێک گفتوگۆ لەسەر بەهای دۆلار و ئەم ناجێگیری بەهای دینار بکرێت بەڵام ئەوە بوو پلانەکە سەیر نەگەر بەڵام پێشبینی دەکرێت لە داهاتوودا جارێکی دیکە سۆدانی بەم بکرێت بۆ کۆشکی سپی ئەمە بە یەکجاری کاریگەریە با بڵین بەهێزەکە لەسەر بەهای دینار و دۆلار یەکلای بکاتەوە بۆ چوونی بەڕێستانە سەرم بابەتە چییە؟ بەڵێ جەختێکی زۆر هەیە لەسەر بانقی مرکزی و خودی محەممەد شیع سوودانی وەکو سەرۆگۆزیران بۆ ئەوەی هەم فشاری ناوخۆیی و شەقامیشی لەسرە کە نرخی دۆلار بەم شێوازە نەبێ و ئەم جیاوازی لە نرخە لە بازارەکاندا نەمێنێ بەڵام دەبینین ئەم بڕیار و ڕاستپاردە و قەرار و گفتوگویانەی کە حکوومەتی عێراق دەیکات بۆ نزمکردنەوەی نرخی دۆلاری ئەمریکی تقریبا وەکو موسەکینێکە بۆ ماوەیەکە و دواتر نرخی دۆلار بامان شێوە بەرز دەبێتەوە بەڵام چەند هۆکارێکیش هەن بۆ ئەوەی بەڕاستی نرخی دۆلار هەم جێگیر نەبێ و هەم ڕوو لە بەرزی دەکات جارجارێک دەبینین دادەبەزێ ئەمەش دەبێتە ئەوە کە پرۆژه یاسای بودجێ عێراق نەچۆتە بواری جێبەجێکردن لە سەرەتای 2024ەوە من پێم وایە کاریگەری ڕاستە و خۆی دەوێت بۆ نزمکردنەوەی نرخی دۆلار و وەجێگیرکردنی بەهای دیناری عێراقی بەڵام ماوەیەکی کورتی پێویستە ئەوەی کە
کێشە بۆ هاوڵاتیان دروست دەکات. ئێستا لە لارێمی کوردستان جۆرێک کشلەژانی ئابووری خراپترە لەوەی لە عێراقدا هەیە، چونکە دەبینین لە ناوەڕاست و خواروی عێراق حتا کرینی سیارە و کەلوپەلی ناوماڵ و خانوو و زەویش بە دیناری عێراقی دەکرێت. ئەم فشارە زۆر گرنگە لەسەر هاوڵاتیان بکرێ بۆەوەی مولزەم بکرێن هەموو هاوڵاتیان کڕین و فرۆشتنەکانیان بە دیناری عێراقی بێ بەوەی ئەوەندە پشت نەبەستن بە دۆلاری ئەمریکی. بەڵام ئەمە بە سیستەمی ئەلکترۆنی دەکرێت و بە سیستەمی بانقی دەکرێت بۆی هاوڵاتیان نەبنە خاوەنی پارەیەکی زۆر کە بوون بە خاوەنێکی پارەیەکی زۆر و ببن بە پاسەوانی پارەکانیان، چونکە ئەم لە ڕووی قەبارەوە گەورەیەوە، ئەم لە ڕووی گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکردنەوە یان بژاردنیان ئەستەمە و ناخۆشە. ئەمە دەبێ لە ڕێگای بانقەوە بێ و لە ڕێگای ڕقم حیسابیەوە بێ بە کریدتکار یان ماستەرکارد بۆی بتوانن هاوڵاتیان مامەڵەکانی نێوانی خۆیان ئاسان بکەن. وام پێم وایە کارێکی وا ئەستەم و ئاسانیش ئەوها ئاسان نییە، من پێم وایە کاتێکی زۆری پێویستە و دەبێ تا هاوڵاتیان ڕادێن لەسەر ئەم سیستەمە نوێ و بە ئەلکترۆنیکردنی بازاڕی ناوخۆی عێراقیش. سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ دکتۆر نەوزاد مەجید مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی بەیانی کورسات نیوز.